بێگومان پەیوەند لەگەڵ ئەوەی کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەیە کە 5 حوزەیرانی هەموو ساڵێک ئەم ڕۆژە دیاریکراوە لە ژێر دروشمی زەوی بپارێزە هەتا ژینگەیەکی پارێزراومان هەبێت. ئێمە لەگەڵ هاوکارانم کۆمەڵە داتامان لێرە ئامادە کردووە کە بتوانین لەسەر ژینگە قسەی لەسەرکەین کە مێژووی سەر هەڵدانی ڕۆژی جیهانی ژینگە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1972 کە ئەمەش بۆ یەکەمی جار لە کۆنفرانسێکدا لە وڵاتی سوید لە ژێر دروشمی مرۆڤ و ژینگە ڕۆژەکە بەڕێوە چوو. بێگومان کە باسی ژینگاکەین و باسی ئەو هۆکاراناکەی کە ڕوبەڕووی ژینگە بۆتەوە هۆکارە مرۆیەکان و هۆکارە سروشتەکانمان هەیە، بەڵام بەداخە هۆکارە مرۆیەکان زیاتر باڵی کێشابەوەی کە ژینگەکەمان بەرەو مەترسی بڕوا گۆی زەوی بەرەو گەرمبوون بڕوات. وە لە هەمان کاتیشە ئەوەی کە زۆر گرنگە و لە گیانیشا زیاتر گفتوگۆی لەسەرەکان ئەوەیە کە چۆن بتوانین چارەسەر بدۆزینەوە، چۆن بتوانین جارێکی تر پاشماوەکانمان بەتایبەتی مادەی پلاستیک بتوانین ریسایکلینی بکەینەوە، پاشماوەکانمان بتوانین بە شێوەیەکی باش نەبێتە ئەو مەترسیە گەورەی کە لە جیهانە ئێستا بۆتە هۆی گەرمبوون. یاخود ئێمە چەندین هۆکاری تریشمانەیە لەگەڵ ئەوەی کە ئێمە کۆمەڵە داتاخینە ڕوو من کۆمەڵە زانیاری وەرگرتووە لەوەی کە ئایا هۆکارەکان زیاتر خۆی لە چیا بینێتەوە. ئەو ڕێژە زۆرە ئۆتۆمبیلەی کە لە نێو وڵاتەکانە زۆر بڵاو بۆتەوە کامە دەردانی گازێکی زۆر زۆر ژەهراوی و خراپە کامە بێتە هۆی پیسبوونی ژینگە، بوونی کارگەکان لە نێو شارەکانە کاما بێتە پیسبوونی ژینگە. لە هەمان کاتیشە ڕێژەی دانیشتوان کە ئیتر 8 ملیاری تێپەڕاند، ئەمەش هۆکارێکی ترەکە زیادبوونی مرۆڤەکان لەسەر زەوی، ئەمەش چەندین پاشماوە ئەمێنێتەوە و ئەمانش هۆکارێکی ترن بۆ پیسبوونی ژینگە. دواتریش لە دێو ئەم داتانەی کە لە لای ئێمەیە یەکێک لە وڵاتانی کە مەترسی زۆر زۆری لەسرە لە ڕووی ژینگەییەوە وڵاتی چینە لەبەرەوەی ڕێژەی دانیشتوانی زۆرە و بوونی کارگەکان و بوونی پاشماوەکان و لەگەڵ ئەوەی کە هەمیشەش هەوڵێن ئەوان بەردەوام کارگەی ڕیسایکلین و بەردەوام بتوانن ژینگە بپارێزن، بەڵام بەپێی ئەو داتانە ئەبێ لە هەوڵی باشترابن بۆی کە بتوانن ژینگە بە شێوەیەکی باش بڕوات. ساڵانە نزیکەی 15 ملیارد درەخت لەناو دەچێت بەهۆی هۆکارە سروشتیەکان، زۆر جار بەهۆی ئاگرکەوتنەوە یاخود بەهۆی هەرۆکاری لافاوێک بێ ئەم ڕێژەیە درەخت لە ناوچی کەمبوونەوەی سەوزایی ئەبێتە هۆی پیسبوونی ژینگە، چونکە ئەزانین ئەو دوانۆکسیدی کاربۆنەوە ڕگرێ ئۆکسیجینێکی باش ئەیە بە ئێمە کاتوانین ئێمە ژینگەیەکی تەندروستمان بەتێ. زیاتر لە 3 بۆ 7 ملیارد بەهۆی بڕینیەوە لە ناو دەبرێن، یعنی ئەمە دەستی مرۆڤیتیە، ئەمەیان هۆکاری سروشتیە، ئەمەیان دەستی مرۆڤەکە، ئەمەش واکات بوون بە بیابوون بوون زیاد ببێت کە ئەمەش مەترسی ژینگە لەسەر ژیانمان دروستەکە. توێژینەوەیکی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بەوە دەکات یەک لەسەر چواری هۆکارەکانی مردن لە جیهاندا بەهۆی پیسبوونی ژینگەوە ساڵانە تۆمارەکرێت. بەپێی ئەو داتانەی کە هەیە ئەمەش ئەبێتە هۆی گیان لە دەستانی مرۆڤەکان بەهۆی پیسبوونی ژینگەوە. لاما کاتیشا کە زۆر جار ئێمە باسی کۆمەڵی داتای کاکەین کە لە بەردەممانەیە و زیاتر گرنگی PA ئەوەیە کە وەکو ئاماژەم پێیا چین لە پلەی یەکەمدایەت وەک پیسترین وڵاتی جیهان، بەڵام لە ڕووی ژینگەوە. بەگلادیش خراپترین کەش و هەوای هەیە لە جیهاندا، بەگلادیش بەهۆی ئەوەی کە بارودۆخی ژیانیان و شێوازی ژیانیان و کەلتوریان وای کردووە کە کەش و هەوایەکی ناتەندروستیانە بێ کە ئەمەش کاریگەری بەجێشتووە لە سەریانە. فینلەندا لە ڕووی کەش و هەواوە بە پاکترین وڵات دادەنرێ لە جیهاندا بەهۆی ئەوەی کە لە فینلەندا ڕێژەی سەوزایی زۆرە، هەمیشەش هەوڵێن هەموو کارەکانیان لە پێناو ژینگە بێ، بوونی کارگەر ریسایکلین زۆرە و هۆشیاری مرۆڤەکان ئەمە کاریگەریەکی زۆر زۆری هەیە تاوەکو بتوانن ژینگەکان پارێزن. کەنەدا ساڵانە زۆرترین پاژماوەی قورس و زیان بەخش دەخاتە ژینگەوە. بیستمانە کەنەدا وڵاتێکە کە لە ڕووی ژیانەوە لە ڕووی جوانیەوە وڵاتێکی زۆر زۆر خۆشە، بەڵام نەمانزانیوە لە ڕووی ئەو داتایەوە کە ژینگەکەی چەند بەرەو پیسبوون ئەبات. ئەمەش بەکوی ئەوەی کە لە جیهانە ئاماژەی پێدراوە و ئەم داتانیان خستۆتە ڕوو. بەڵام لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ئێمە ئایا چی بکەین بۆەوەی کە لەمە دووە ئەم مەترسیانە کەمتر بێتەوە؟ ئایا چۆن هەوڵ بین ئێمەش کە باسی وڵاتی چینەکەین بەگلادیش فینلەندا کەلەندا ئەیەنە وڵاتی عێراق، ئێمەش لە ماوەی ڕابردووە ئەزانی ناوچەکانی خواروی عێراق بەوەی کە ڕێژەی ئاو کەمبووە بە بیابانبوون زیادی کرد، درەختەکان کەم بوونەوە، خەڵکەکە کۆچی کرد، هاتم بۆ نێو شارە گەورەکان، بوونی کوشت و کاڵکردن کەم بووە. ئەمە وای کرد کە خەڵکەکە ئەو ناوچانە بەجێ بێڵێ ئەمەش مەترسیە،
هۆکارەکەشی گەڕایەوە بۆی کە سەرچاو ئاویەکانمان لە وڵاتە دراوسەکانمانەوە بە تایبەتی وڵاتی تورکیا یاخود وڵاتی ئێران کە دراوسەی ئێمە سەرچاو ئاویەکانمان زۆر جار بەگرتنەوەی ئەو سەرچاو ئاویانە ڕێژەی ئاو کەمەکات و ئەوەشی کە زۆر جار ئێمە گرنگی پێی کوکە گفتوگۆی لەسەرەکەین ئایا چی بکەین چی بکەین ئەوەیە کە ئێمە جارێکی تر ئەگەر خۆمان نەمانتوانی ئەمە بە شێوازێکی باش ژینگەکەی خۆمان خۆش بێت ئەبێت لەگەڵ مناڵەکانمانە لەگەڵ ئەمنەوە نوێیانە سیستەمی خوێندن خێزان هۆشیاری نێوان ڕێکخراوەکان کەرتی گشتی و کەرتی تایبەتیش ئەمانە ڕۆڵێکی بەرچاویانەیە لەوەی کە بتوانن بە شێوەیەکی باش هاوکاری ژینگە بن و لە هەمووشی گرنگتر ئێمە ئەمڕۆ میوانێکشمان هەیە کە بتوانین ئایا ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو پارێزگای سلەیمانی چیمان کردووە کە بتوانین ژینگەکەمەمان پارێزین ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو ئاماژەمان بۆیە کە بە چاندنی 1 ملیۆن نەمام ئەمە ئەبێتە بەشێکی تر کە یارمەتی ژینگە بات ئایا ڕۆڵی ڕێکخراوەکان ئایا تا بتوانین بەڕێوەبەرایەتی کە بە شێوەیەکی گشتی وەکو لایەنی حکوومەت چۆن هەوڵیاوە کە بتوانێت ژینگەکەمان بەرە و ئاراستەیەکی باشتر و سەوزتر بەرێت و خۆشمان هۆشیاریمان هەبێ کە درەختێک چەند گرنگە و چەند پیرۆزە لامان ئێمە درێژاین بە پرۆگراممان بەڵام مێساجمۆ لای هاوکارم پەیوەند بۆ ئەوەی کە بتوانین لەگەڵ ئەویشا لەگەڵ میوانەکەمانە کۆمەڵە گفتوگوی زیاتر بکەین. خۆش بێن بۆ گرافیکە بۆ ئەو کۆمەڵە زانیاری و داتایی کە لە گرافیکەکەدا هەبوو اینجا سەرکۆ ئەمەش ئەڵێ بەپی داتایەکی جیهانی ڕۆژانە نزیکەی 50 جۆر زیندەوەر لەناو ئەچن و بێکجاری بوونیان نامێنێت لەسەر زەویدا ئەمەش کە بەهۆی پیسبوونی ژینگەوەیە جا سەرکۆتەوەری یەکەممان ئەمڕۆ باس لە ڕۆژی جیهانی ژینگە ئەەکەین بۆ ئەمە بەسە ئێمە میوانداری زۆر بەڕێز کاک دیار شێغەریبمان کردووە کە بەڕێوەبەری ژینگەی پارێزگای سلێمانیە کاک دیار فەرموو کاک دیار ئێستا لە ستۆدیۆ فەرموو کاک دیار بانی باش بەخێر بێت بانی باش فەرموو بانی باش بەخێر بێ کاک دیار خێر بێ بانی باش سەرەتا پێمان بڵێیت ئامانج لە ڕۆژی جیهانی ژینگە چیە گرنگی ئەم ڕۆژە چییە؟ باکی سەرشانی خۆم ێزانم سپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویستە پێم خۆشە ڕۆژی ژینگەی جیهانی پیرۆز بکەم لە هەموو ژینگە دۆستان هەموو ئەوانەی کە خۆیان بە خاوەنی ژینگە ئەزانن و دۆستی ژینگەن بەڵێ لە ئاساسە ئامانج لە ڕۆژی ژینگەی جیهانی ئەوەیە کە هەوڵ بدرێت لەسەر ئاستی جیهان تەواوی کۆمەڵگە و نەتەوە جیاوازەکان بەشدار بن لە هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگاکانیان یان نەتەوەکانیان بەم بەستی پاراستنی ژینگە و هەر ساڵێکیش لەسەر بوارێک ئیش ئەکرێ تاکو بتوانرێت تەواوی بوارەکانی ژینگە بە چەند ساڵێکی جیاواز کاری لەسەر بکرێ و هۆشیاری تاکەکان وا بەرز بکرێتەوە کە بەخۆیان بە پارێزەری ژینگە بزانن لە هەمان کاتیشا بە ئەرکی سەرشانی خۆیانی بزانن کە ئافوو بە مافی خۆیانی بزانن کە لە ژینگەیەکی خاوێنە ژیان بکەن. بەڵێ ئەم ساڵ ئەزانین کە بە دروشمیەوەی ژین زەوی بپارێزە تا ژینگەیەکی پارێزراومانە بێ کازانین ئەو مەترسیە گەورەی کە پێشتیش من لە کۆمەڵی داتایە لە جیهانە کە ئێستا توانیویانە تۆژینەوەی لەسەر بکەن یاخود توانیانە لەو کۆنفرانسای بگەنە و دەرەنجامە چۆن ئێمە وەکو لای خۆمان لای هەرێمی کوردستان وەکو پارێزگای سلێمانی چۆن هەوڵ بین هۆشیاریەکان زیاترکەین کاک دیار چۆن هەوڵ بین لە مناڵەکانمانەوە دەست پێ بکەین یعنی زۆر جار ئێمە کاڵە ڕۆژە دیاریەکرێ زەنجەکە بۆ ئاگادارکردنەوە کە بتوانین ئێمە ژینگەکەمان پارێزی ئەگەر مناڵەکەمان فێر کرد دەبەی ئاوەکە فرێنایەتە دەرەوە هۆشیاری بڵاو بۆتەوە کەواتە ئەمانە چ ڕۆڵێک ئەبێ خێزانە سیستەمی خوێندنە ڕێکخراوەکانە بەڕێوەبەرایەتەکەی بەڕێستانە ئەمە کێیە؟ لە ڕاستیە دەسێ پاراستن و چاکردنی ژینگە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و فەرمانگەی ژینگەی پارێزگاکانی لەسەر ئاستی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بەرپرسیارن بەرامبەر بەوەی ساڵانە پلان یان با بڵێن لە ماوەی چەند ساڵێکە پلانی استراتیژی دابنێن بۆ هۆشیارکردنەوەی ژینگە ئەمە لە کاتێکدایە کە بە پێی یاسا ئەوە سەلمێنراوە کە
هەر تاکێک مادەی سێ لە یاسای هەشتی ساڵی 2008 هەر تاکێک مافی ئەوەی هەیە لە ژینگەیەکی خاوێنە بژی لە هەمان کاتیش ئەرکی سەرشانی ئەوەیە کە کار بۆ پاراستنی ژینگە بکات. ئەمە یاسایە، ینی بە یاسا مافمان هەیە، بەڵام لە هەمان کاتیشە ئەرکی سەرشانمانە. بۆیە کە ئەڵێن فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی لەسەر ئاسی پارێزگای سلێمانی وە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لەسەر ئاسی هەرێمی کوردستان ئەرکێتی هۆشیاری بڵاو بکاتەوە. ئەوە ناگەێنە کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی وە خێزان و تەواوی تاکەکانی کۆمەلگای کوردی بەرپرسیار نین و خاوەنی ئەو ژینگەێنین. بۆیە پێویستە سەرجەم چین و توێژەکان لە سەر ئاسی هەر نەتەوە کۆمەلگایەک کار بۆ پاراستنی ژینگە بکەن. با بڵێن وتەیەک هەیە ئەڵێ هەتاکو لە کۆمەلگایەکە تەواوی چین و توێژەکانی وەکو بازرگان و کەس ئەکادیمیەکان و ڕاگەیاندنکار و هاوڵاتی ئاسایی و تەواوی چین و توێژەکانی تر کەس ئەکادیمیەکان نەگەنە با بڵێن ئەو نەگەنە تەوەرێک کە ژینگە بە هۆکاری ژینگە بە تەوەری سەرەکی ژیان بزان لە تەواوی چالاکیەکانیاندا، ئەوە ژینگە پارێزراو نابێت. بۆیە لێرەوە ئومێدەوارین کە بتوانین بە هەموو لایەکمان بە بەشداری سەرجەم چین و توێژەکان بتوانین ژینگەیەکی تا ڕادێک کەمتر پیس لە ناوچەکە دابین بکەین بۆ خۆمان و نەوەکانی ئایندا. کاتە پێویستە ئەمە خۆشمان ڕۆحیەتی ژینگە دۆستیمان تیا هەبێت. هەندێک جا هەر خۆشمان هۆکارین بۆ پیسبوونی ژینگە. بۆ نمونە ئەگەر بینە سەر بابەتی هاتوچۆ کە یەکێکە لە سەرەکیترین هۆکارەکانی پیسبوونی ژینگە، تا چەند بە سیستمکردنی هاتوچۆ هۆکارە بۆی کە ئەمە ژینگەیەکی پارێزراوتر و پاکترمان هەبێت. لە ڕاستیە بۆ نمونە ئەگەر متابعی بکەی لە ئەو جادەیە کە پێڵن جادەی مەولەوی، عەسران ئەگەر بچیت بە نزیکەی 6 بۆ 7 دقە دەوێت بۆ ئەوەی 100 هەنگاو بۆ بڕی بە سیارە. لە هەمان کاتە ئەگەر بتەوێت مەسەلەن لە ئەو شوێن ئەو فلکەی کە پێوتری ئەسحاب ئەسپی تا ئەگاتە بەردەم سەرایان لە بە پێچەوانەوە کە ئەڕۆیت جاری وایە لە ئیزدیحامە 8 دقە بە تواداچوونمان کردو 8 دقە و 44 سانیەوە بۆ ڕۆشتن بۆ یعنی ڕۆشتنی 100 هەنگاو بە سیارە. ئایا تۆ سیارەیەک مەسەلەن لە هەر لیترێکە نزیکی 2 کیلۆگرام دوانە ئۆکسیدی کاربۆن ئەکاتە هەواوە، ئەبێ ئەم هەموو مەسافە زۆرە تۆ 8 دقە سیارەیەک بەنزیم بسووتێنە بە چ کاریگەرێکی هەبێ. بێگومان لەمەشە هۆشیاری هەوڵاتیان کاریگەرێکی بەرچاوی ئەبێت. لەوەی من کە لە کاتێکا پاس هەیە یان کاتوانم بە پێ بڕۆم بۆ ئەو شوێنانەی کە ئیزدیحام و لۆدی زۆریان لەسەرە، پێویست ناکە مەسەلەن ئۆتۆمبیلێکی 6 بستۆنیان 8 بستۆن بەر لەگەڵ خۆما بەرمەچمە ئەم شوێنە ئیزدیحامەوە کە هەم زەرەری مادی ئەبێ بۆم هەمیشە بمە وێرانکردنی ژینگەی ئەو ناوچەیە. لە هەمان کاتیشە هەر خۆمم لە ناو ئۆتۆمبیلەکە کە هەوای ئەو ناوچەیە هەڵەمژم و ئەو گازانی کە لەلایەن ئۆتۆمبیلەکانی ترە و لەو ئیزدیحامەیە دەرێت ئەچێتە ناو جەستەی منەوە. بۆیە بەڵام یەکێک لە گەورەترین کێشەکانی هۆشیاری ئەگەر متابعە بکەی وێڕای ئەم هەموو هەڵمەتە هۆشیاریە و ئەو هەموو کۆنفرانس و کۆڕ و کۆڕە نێودەوڵەتی کە ئەنجام ئەدرێ بەشداری ئەو وڵاتانە ئەگەر متابعە بکەی یەکێ لە ئەگەر پلاستیک وەکو نمونە وەربگری بۆ نمونە لە ساڵی 1950 1.5 ملیۆن تەن پلاستیک بەرهەم هاتووە، لە کاتێکا لە ساڵی 2010 270 ملیۆن تەن ئەگەر متابعەکەی بەرامبەر بە زیادبوونی با بڵێن ڕێژەی دانیشتوان لەوە چێ نزیکی 150 هێندە پێداوی بەرهەمێنانی پلاستیک زیادی کردبێ. لە نێوان 2010 بۆ 2020 تا 100 ملیۆن تەنی کە چۆتە سەری، واتە نزیک بۆتەوە لە 375 ملیۆن تەن. پێشبینیە کرێ تا 2025 بگاتە 390 ملیۆن تەن و لە 2050 بگاتە 600 ملیۆن تەن. ئەمە کێشەکانە. کێشەی ژینگە وە کێشەی هۆشیاری ژینگە خۆی بینێتەوە لە چیە؟ ئەمڕۆ کار لەسەر بوارێکە ئەوە نازانیت بوارێکی کە پەیدا بێت کە درمێکە بۆ ژینگە چارەسەرکردنی ئاسان نییە. بۆیە ئەگەر هەمومان ئەو چین و توێژانەی کە پێشتر باسم کرد نەگەینە ئەو دەرەنجامەی کە ژینگە بە ئەو لەوێت لە تەواوی چالاکیەکانی ژیانمانە وەرگین، بێگومان ژینگە پارێزراو. زۆر باشە کاک دیار بە پێی ئەوەی کە ئێماڵین پار ڕۆشت ئەم ساڵ بتوانین ئایا بۆ شاری خۆمان پارێزگای سلێمانی کە بەڕێوزدان لە بەڕێوەبەراتێکی خۆتانەوە
ئێمە توانیمانە ژینگەکەمان بە ئەقارێک و بە ڕێگایەکی باشترا بەرین چونکە ئازانین لە شاری سلێمانیا زۆر شت کرابەوەی کە ژینگەکەمان تۆزێ خاوێنتر بێتەوە بۆ نمونە یەکێ لەو نمونەکانە کوشتارگەی سلێمانی بوو یعنی دوور خراوە بۆ دووری دەرەوەی شار ئەمەش کە ڕۆژانە کە ئێمە بەرکەوتمان هەبوو لەسەر و شەقامی کە ئەڕۆشتین بۆن و بەرامێکی زۆر پاژماوەیەکی زۆر بەڵام ئەمە ئێستا بۆتە شوێنێک لەوانێ بڵێم وەکو پارچێک سێر بکرێ ئایا چۆن هەوڵ بدرێکە ئەو شوێنانەی ترکەمەتر بۆ نە ناوچەی پیشەسازیمان بۆ نمونە ئەو شوێنانەی کە کارگەکانی لێ ئەو شوێنانەی گازێکی زیان بەخش ئەبەخشنە ناو ژینگەوە ئێوە هەڵتان ناوە کە بتوانن ئەمانش بەرەو ڕێگایەکی چارەسەر کاتکە لە ناوچە پیشەسازیەکان ئێمە مۆلیدەی گەڕەکەکان کاتێک کە کارەکە ئەمە زیانی هەیە بۆ سەر ئەو دانیشتوانی لەو ناوچەیەدان لە ڕاستیە وەکو وەزانرێت ژینگە بابەتێکی لۆکاڵی نییە تەنها ناتوانانی مەسەڵەن لەسەر ئاستی پارێزگای سلێمانی باسی ژینگە بکەیت لەبەرەوەی ئەو هەوایی کە ئێستا لە ئوردونە لەوەچە 2 ساعتی کە بەسەر سلێمانیا تێپەڕێت لەبەرەوە بابەتێکی لۆکاڵی نییە ئەگەر نا کۆمەڵە ڕێکار لە پارێزگای سلێمانیا کە لەسەر ژینگای گیرێتە بەر تەسەور ناکەم لە هیچ پارێزگایکی تری عێراقا بەو جۆرە بگیرێتە بەر بۆ نمونە هەر باسی مۆلیدە ئەهلیەکانت کرد هەتا ساڵی پاریش ئەوەندەی ئاگادار بم ئێمە لە 2016 فەرزمان کردو بەسەریانە کە ئەبێ بێن ڕەزامەندی ژینگەی وەربگرن بە تەواوی مۆلیدەکە ئەهلیەکان لەم ڕەزامەندی وەرگرتنەیە فەرزمان کردو بۆ نمونە نابێت ژاوەژاوەکەی لە 55 دەسیبڵ بە پێی یاساکەکە دیاری کراوە زیاتر بێت هەزەی نابێ هەبێت ئەبێت بەشداری بکە لە سەوزکردنی شارە کۆمەڵە ڕێکاری ترمان گرتووە بەسەریانە فەرز کردو بەسەریانە کە ئەتوانم بڵن لە پارێزگاکانی تری عێراق بەگشتی نەکراوە شتانە لە هەمان کاتێشدا ئەگەر سێرێ بکەین بە خۆشحاڵیەوە ئەو کەسانەی کە توانین بڵێن سیاسەتمەداری باڵان لەسەر ئاسی پارێزگای سلێمانی کۆمەڵێک ڕوئیان بۆ پاراستنی ژینگە هەیە کە ئەتوانم نەیشارمەوە لەسەر ئاسی عێراق هەر لە سێری بکەیت لە ئەساسی دامەزراندنیەوە یەکێتی نیشتمانی کوردستان کە دەستێکی باڵای هەبووە لە بەڕێوەبردننی ئەم سنوورەیە هەر لە سەرەتایەکانی دامەزراندنیەوە ڕوئیای ژینگە دۆستی و ژینگە پارێزی تیا بووە چەندین جار هەڵمەتی گەورە ئەنجام درراوە بەس خۆشحاڵیەوە بۆ نمونە ئەگەر سێریکەی جەنابی کاک بافڵ هەڵمەتی 1 ملیۆن نەمام ناشتن ئەنجام ئەدات بۆ نمونە جەنابی کاقوات ئەڵێت ئێمە پێویستە بۆ بەشداریکردن لە هەر حکوومەتێکا لە عێراقا ژینگە بکەینە دەستپێک لە هەمان کادا بۆ نمونە زۆربەی هەرە زۆریەتوان بڵەمە لایەنانەی کە مۆڵەتی ژینگەی ئەدەن مۆڵەتی پرۆژە جۆرا و جۆرەکان ئەدەن لە بینایەکی بازرگانیەوە هەتا کارگەیەکی چیمەندۆ ئەگەر بیگریت مەسەلەن ئەمە بە جانە بۆر بگریت ئەینێرنن بۆ فەرمانگەی ژینگەی پارێزگای سلێمانی تەواوی ئەو لایەنانەی مۆڵەت دەدەن کە دڵنیام لەوەی تەواوی ئەو لایەنانەی مۆڵەت دەدەن لە هیچ پارێزگایەکی تریا بەم جۆرە نییە لە هەمان کاتدا زۆر دەستکراوەین سەبارەت بە ئیجراعاتکردن لەگەڵ هەر کەسێک کە بێتەوەی پیسکردنی ژینگە بە خۆشحاڵیەوە لە نێوان حکومەت مەدارەکانی ئەم شارەشە بابەتێک دروست بووە کە ژینگە بە گرنگ وەرەگیرە بۆ نمونە ئەگەر بۆ نمونە لەلایەن قایمقامێتەوە لەلایەن سەرۆکی شارەوانی و لەلایەن گەشت و گوزارە و لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە لەلایەن پارێزگارەوە بە جددی ژینگە بە ئەولەوێت وەرنەگیرێت نایەن زۆر لە مەیدانی ئاژەڵانی سلێمانی بکەن ئەم شوێنە بگوازنەوە بە شوێنێکی کە پێشتر لەوە ئەچێ لە ساڵی 1970ەکانە شوێنێکی تەندروست بوو بێت یعنی کۆمەڵە ڕێکار و ئیجراعاتی ژینگەی ئەگیرێتە بەر هەر لە هۆشیاری و بیگرا هەتاکو تاقیگەکان و هەتاکو پشکنین و بەدواداچون و ڕەزامەندیدان لە هەر جۆر و شێوازی کارکردنی پرۆژەکان کە ئەتوانم بڵم زۆر باشین بەڵام ئەمە ئەوە ناگەێنە کە ئێمە بۆ نمونە لەسەر ئاسی پارێزگای سلێمانی کە ئیجراعاتێکەکەینی تر خەمسارد بین لەسەرەوەی بابەتی ژینگە لە لای خۆمان پارێزراوە بە هیچ جۆرێ ئەگەر مەسەلەن لە هەولێر و کەرکووک ژینگە پارێزراو نەبێت ئەوە سلێمانیش بەشدارە بێت لەو دەرەنجامی کە بەهۆی پیسبوونی ژینگەوە ئەگەر لە سووریا و لە تورکیا بۆ نمونە ژینگە نەپارێزرە ئەی هەرە و ئاوەیەکێتە لای ئێمە لە ئێران ئەگەر ژینگە نەپارێزرێت ینی بابەتێکی ینی تێکەڵکێشیەکی زۆر هەیە لە نێوان تەواوی وڵاتانی جیهانە هەر لەبەرەوەی لە ساڵی 1970 کۆنفرانسی ستۆکهۆڵم ئەبەسرێ و خەمێک بۆ ینی ژینگە ئەکرێتە خەمی گشتی وڵاتان و ئێستا زۆربەی هەرە زۆری وڵاتان لە UNEP بەشدارن بۆ پاراستنی ژینگە ینی پێویستە ئێمە بە شێوەیەکی لۆکاڵی ئیش بکەین بەڵام بیرکردنەوەمان جیهانی بێت
کەواتە ئەتوانین بڵێن ئێستا کوردستان لە چه ئاستێکدا بەرامبەر بە مەترسیەکانی ژینگە؟ وڵا ئەوەی ئەبینرێت تا ڕادەیەک باشە بەڵام زۆر بە خێرایی بەرەو پیس بوونەچێت نەکسکە هەرێمی کوردستان پارێزگای سلێمانیش بەو جۆرەیە لەبەرەوەی وتم چالاکیە جۆرەکان مرۆڤایەتی لەسەر ئاستی تەواوی پارێزگاکانی جیهان بە تایبەتی ئەو پارێزگایانی کە داهاتیان مامناوەند و بەرەو ژوورە ئەگەر متابعی بکەیت لە 100 تاوازن پێم وایە بە 90 بەرەو ژووری بە پێی دابتابەی WHO هەواکانیان زۆر جار ستانداردی WHO تێپەڕێنە بۆ هەوایەکی پاک بۆ هەڵمژین ئەمە دەلالت لەوە کات کە تەواوی دنیا مەسەلەن مەترسی پیسبوونی لەسرە بەڵام ئێمە وەکو پارێزگای سلێمانی وەکو بەشێک لە هەرێمی کوردستان هیچ دوور نین لەو بابەتە ئەگەر ساڵانە سێری بکەی ژمارەی خۆڵبارینەکان راپۆرتێکم بینی کە لەسەر زیادبوونی خۆڵبارین بۆ لە عێراقا ساڵی پێم وایە بە 2014 بوو هی BBC ئەڵێ لە ئێستادا نزیکی 100 جار خۆڵبارین ڕوو ئەدات ناڵێ 100 ڕۆژ 100 جار خۆڵبارین ڕوو ئەدات پێشبینی ئەکرێ لە 10 ساڵی داهاتووە ببێتە 2 هێندە کە ئەبوو کابێتە 2 هێندەواتە تۆ 200 جار خۆڵبارینت هەیە لەوەچ ئەم خۆڵبارینە سەعاتێکی پێ بچێت لەوەچە 3 ڕۆژی پێ بچێت 4 ڕۆژی پێ بچێت یعنی ئەگەر ببێتە 200 جار لەوەچێ یعنی خۆڵبارین ببێتە هاوڕێمان بۆ نمونە بابەتی پلاستیکی کە لەسەر ئاستی جیهان لە ئێستاە نزیکی 390 میلیۆن تەن پلاستیک بەرهەمەهێنرێ تەنها 5 لە سەتی ڕیسایکل ئەکرێتەوە ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر کەم لە وزەی بەکارهاتوو لەسەر ئاستی جیهان سۆلارە یان مەسەلەن وزەکانی دۆستی ژینگەیە هاتوچۆ کەرتی شارەوانەکان لە تەواوی جیهانە ئەگەر متابعە بکەی زۆرێک لە شارەوانەکانی جیهان ئێستش ئاوەڕۆکانیان هەرەکەنە سەرچاوە ئاوەکانەوە وسم پارێزگای سلێمانیش بە هەمان شێوەیە هەولێر و دوهۆک و بەغدادیش بە هەمان شێوەیە هێشتا پاشەڕۆی ڕق تەمانەما بە پێی ئاژانسی پاشەڕۆی ڕقی نێودەوڵەتی ئەڵێ بە نزیکەی 8 میلیۆن تەن تەنها پلاستیکە کرێتە سەرچاوە ئاوەکانەوە ئەمە بێ چاوەڕێ بکەین کە کارەسات بەڕێوە بێت لەبەرەوە نابێت دڵخۆش بین هەرگیز ئەبێ وای لێ هاتووە تەسەوڕەکەم لە ئاستی هۆشیاری دەربچین بۆ ئاستی تۆقاندن بچین بۆ ئەوە ناکە مەسەلەن پارێزگای سلێمانی زۆر پیسە و پارێزگایەکی تر پاکە لەبەر ئەوەی پارێزگایەکی تر ئەگەر پیس بێ منیش بە هەمان شێوە زەرمەندە بم تایە باشەرکۆ لە ڕووی گەرمبوونی گۆی زەویەوە بە پێی توێژنەوە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست ئەنجامراوە لە 166 گۆی زەوی لە ئێستادا 1.2 پلەی سیلیزی بە چاو سەدەی 19ەوە گۆی زەوی پلەی گەرمەکەی بەرز بۆتەوە ئەمە شەرکاریگەری هەیە لەسەر من داتایەکی ناخۆشتر هەیە لەوەڵێ لە ساڵی 2006 تا 1 فیت با بڵێن 1 پێ دووجا یان 2 پێ دووجا خاک نامێنێتەوە بۆی بەرهەمی کوشتکاڵی لەسەر بەرهەم بێنرێت بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرماوەیە بەهۆی هەڵە بەکارهێنانەوەی بەهۆی بەکارهێنانی کۆمەڵێ مەکاینی زۆر قورسەوەیە بەهۆی زیاد لە قووەتی خۆی بەکارهێنانی خاکەکەیە یعنی ئیستیغلال نەکردنی بە شێوەیەکی باشە و ئیستیغلالکردنیەتی بە شێوەیەکی خراپ ڕوتانەوەی خاکە مەسەلەن دروستبوونی لافا و کۆمەڵە بابەتە ئەوەی جەنابیشت کە ئیڵێیت بێگومان کێشەی زۆر گەورە بە دوای خۆیان هێنێ بۆ نمونە ئەگەر متابعە بکەن هەر بە پێ و داتانەی وەزارەتی ژینگەی عراقی ئاماژەی بۆ کردووە عراق یەکێک لە 5 با بڵێن قوربانی ترین دەستی گەرمبوونی داهاتی با بڵێن گەرم داهاتنی زەوی بۆیە ئێمەی ژینگە دۆستانیان ئەوانەی کە خۆمان بە خاوەنی ئەم ژینگەیانزانی هەرگیز نابێ گەشت بین لە پێناو ئەوەی نەتیجەیەکی مامناوەندبان هەبێ بە ڕەشبین بین باشە ئەو کە باسی عراقی کرد و بەپێی ئەو داتای ژینگەیە ئەزانی کە ئێستا لە زۆربەی پارێزگاکانی خواروی عراقا مەترسی وشکبوونیان لەسرە مەترسی کەم کوشت و کاڵی لەسەریانە خەڵکەکەیان کۆچەکەن ئەوانەی کە ئاژەڵداریەکەن لە زۆنگاوەکانە کە هاوڕێیانمان لە ماوەی ڕابردووە ڕۆشتبوون لەوێ چەند کارێکی دۆکۆمنتاریان کردبوو لەسەر ئەوەی کایە هۆکارەکەی چییە هۆکارەکەی بۆ چەند بابەتێکە گەڕێتەوە چکە دوجار ئەوە بشت بە مەترسی بۆ ئێمەش بۆ پارێزگاکانی ترچووکە کە خەڵکەکە هاتنە ناو شارە گەورەکانەوە پیسبوون زیاتر ڕۆیە ژینگە بەرەو مەترسیێکی کارڕوە کاک دیار ئەگەر
ئەم شێوازی وشکبوونە زۆر جارەڵین پارێزگای سلێمانی ئێمە دوو سەرچاوی ئاومانەیە دەریاچەی دوکان و دەریاچەی سیروان ئەگەر ئەم سەرچاوە ئاویانە لە وڵاتانی دراوسێەوە زۆر جار ئاو بگیرێتەوە مەترسی لەسەر وشکبوون دروستەکە ئایا بەپێی ئەوەی کە لە بەڕێوەبەرایەتەکەی ئێوە هەیە چی بکرێ بۆ ئەوەی کە ئێمە مەترسیمان لەسەر دروست دەبێت یاخود چه هەوڵێک بدرێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین خۆمان ئەو ئاوە گل بینەوە کە بتوانین زیاتر سوودی لێبین چکە ئەمانش هەمووی پەیوەندی بە پیسبوونی ژینگەوە هەیە بەڵێ لە ڕاستیایەکی لە کێشەکانی عراق کە بابەتی ئاو لەسەر ئاسی عراق گۆڕانی دمۆگرافیای ناوچەکانە بۆ نمونە کە ئاو نەمێنێ و کە دەرامەتی ژیان لە خوارەوەی عراق نامێنێ خەڵک بۆ کوێت یەت بۆ ئەو شوێنانی کە با بڵێن دەرامەتی ئاویان یان ژینگەیەکی بخاوێنتریان هەیە بۆ بە هەر لێسە و سەرەتاکانی دیارە بەڵام ئایا لە ئایندەیە ئەگەر بە ڕێژەیەکی بەهام با بڵێن نەزم ئەگەر بە شێوەیەکی کۆچی بە کۆمەڵ ئەم بابەتە ڕووبدات لە ماوەی چەند ساڵێکە مەسەلەن ئەگەر پارێزگایەک چۆڵ بکرێت یان نیوەی پارێزگایەک بەجێ بهێڵنەوە ئەم دانیشتوانەی بۆ کوێ ئەچێت ئەم دانیشتوانەی تەبعاً ڕووەکاتە ئەو ناوچانەی کە ژینگەیەکی خاوێنتری هەیە و سەرچاوەی ئاوی زیاتری هەیە هەر سەربارەت بە سەرچاوە ئاویەکان منەوەی بۆ ئەوە وەکو مەترسی بۆ هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانیش وەکو مەترسیمان لەسەر کوانتیتی نییە وەکو عنی با بڵێن لەسەر بەڕنیمانە ئەوەی مەترسیمان هەیە لەسەر کوالێتیە بۆ نمونە ئێمە لە 2009 بەحسێکمان کرد لەسەر تەواوی ینی با بڵێن لە سەدی دەربەنی خان و دوکان کە لە دەمی سەدی دەربەنی خانەوە دەست پێکە هاتاکە و دەربەندی ڕانیە سەدی دەربەنی با بڵێن سەدی دوکان لە سەدی دوکانەوە دەست پێکە هاتا دەربەندی ڕانیە لە با بڵێن سەدی دەربەنی خان لا ناوچەی سازان و ئەوانە لە سەدی دەربەنی خان 6 لۆکیشنمان وەرگرتو لە دوکانیش 8 لۆکیشنمان وەرگرتو لە 4 قۆڵی جیاواز هەتا لیتاوی ژێری سەدەکەشمان وەرگرتووە خۆشبەختانە لە ڕووی کوالیتیەوە تا ڕادەیەک باش بووە ئەتوانم بڵێم مەسەلەن دەربەندی خان 1-2 پارامیتر لە وەرزە جیاوازەکانە تێپەڕێنراوە بەڵام ئەوەی دوکان هیچ پارامیترێک بە بەراورد بە سەرچاوەی ئاوی سەرزەوی تێنەپەڕانەوە بە بەراورد بە ستانداردانەی عراقی دیایناوە بۆ ئاوی سەرزەوی تێنەپەڕیەوە بەڵام هەرچی پەیوەستە بە ڕووی کوانتیتیەوە ئەوە لەسەر ئاستێکی باڵا ئەبێ وەزارەتی ژینگەی عراق وەزارەتی سەرچاوە ئاویەکان وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکانی هەرێمی کوردستان کار لەسەرەوە بکرێکە لە ڕووی کوانتیتیەوە ئەو عەقدە نێودەوڵەتیانەی بەڕێستان نەزانن کە ئەمە هی ئەمڕۆ دوێنێ نییە ئەم قەزێ هی چەندین حکوومەتی یەک لە دوای یەکی عراق و ئێران و عراق و تورکیایەکە نەتوانراوە بابەتی کێشەی ئاو چارەسەر بکرێت لەبەرەوەی هەر کێشەی ئاو لە بێناو لە نێوان وڵاتە با بڵێن ئەوانەی کە ڕووباری ترانسباوندریان هەیە ئەوانەی کە ڕووباری سنوور بڕیان هەیە هەرم کێشانە ڕوو ئەدا لەسەر ئەساسی کوانتیتی تا چەندێک ئەو ئەتوانێت سوودی لێوەربگرێ ئایا ئەم چەندێک سوود لێوەرەگرێ بۆ چەندێک بربدرێتەوە بۆ ئەم ڕووباری ئەم ئاوی خواردە تا چەندێک ئەوەی سەروتر خاوەنیەتی ئەم بابەتانە هەر هەیە بۆیە من پێم وایە بابەتی ئاو لە ڕووی کوانتیتیەوە ئابێ لەسەر ئاسی زۆر باڵا لەسەر ئاسی باڵای ئەنجومەنی وەزیرانی عراق کاری جدی بۆ بکرێت کە بتواندرێت لەگەڵ وڵاتانی تورکیا و ئێران ڕێکەوتنێکی دوورمەودا ڕێک بخرێت سەبارەت بەو بەرژەوەندی ئاویەکانی هەردوو هەرسێ وڵات دەستەکانە خۆشوێ کاکتیار زۆر سپاس بۆ تۆ لەگەڵ ئەم گفتوگۆی ئێمەشە بێگومان ئەوترێ لەم ڕۆژە جیهانانەیە کابێ زەنگێک بێ بۆ ئاگادارکردنەوە چالاکیەکان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە